ناوی خۆی گەورە و ئەوێنی ئەوەی کەس پێویستە کە لە خۆشخانە نەبێت پێویستیشی بین و شوێنێکە لێک کە چاوی لە دڵ تەندروستی بێ نەک لە گیرفان. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بەخێر بێن یاخوا. دیارە ئێمە وەکو نەخۆشخانەی بەخشین لە پلانی خۆماندا کە وامان بە باش زانیوە چارە خوازانمان لەکوێوە زیاتر سەردارمان دەکەن و هەوڵی ئەوماندا بەڕاستی هەوڵ دەین بە ئاسانترین شێوە چارە خوازان بگەن بە بەخشین و بەخشینیش بتوانێت خزمەتگوزاریەکانی خۆیان پێشکەشکە. دیارە یەکێک لەو سنوورە فراوانانەی کە سەردانیکارێکی زۆری هەبوو بۆ نەخۆشخانەی بەخشین ئەم زۆنە بوو کە گەڕەکەکانی ڕاپەڕین و بەکرەجە و قلیاسان و قولەرەیسی و کەنەکەوە و تاسوجە و ئەمانە دەگرێتەوە. خۆتان نزان بە حکمی هاتوچۆ و هەڵکەوتەی شوێنی نەخۆشخانەی بەخشین ئاسان نەبوو گەشتنی ئەم خەڵکە بەو شوێنە بە حکم بە هۆی گرفتی هاتوچۆوە تا ڕادەیەکی دەتوانم بڵێم دووری ڕێگاکە کە ئەمەش بیرمان لێ کردەوە بارگرانی بۆ ئەو خەڵکانە دروستەکە کە دەیانێت سەردانی نەخۆشخانەی بەخشین بکەن هەم لە ڕووی تێچووەوە هەم لە ڕووی کاتێکی زۆر دەبات تا دەگەنە ئەو دەگەڕنەوە بۆیە بە باشمانزانی و بە پێویستمانزانی کە لەم ناوچەیە فەرئێکی خۆمان بێنینە ئێرە و خزمەتگوزاریە تەندروستیەکانمان پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویستی ئەم دەڤەرەوە ئەم ناوچەیەش بکەین. سواز بۆخوا کە دەتوانم بڵم تا ڕادەیەک نەخۆشخانەی بەخشین لە ئاستی چاوەڕوانی و تموحی هاوڵاتیاندایە و لەم ناوچەیەش دەتوانین بڵێم لەم کۆمەلگا پزیشکیە لە ئاسی پێویستدا دەبێ و دەتواندرێت کۆمەڵە خزمەتگوزاری زۆر باش بە کواڵیتی باش و بە نرخی کەم بگەێنێت هاوڵاتیانی ئەم منتیقەیە چونکە لە ئێستادا حالیان 5 بەش و 8 پسپۆری جیاوازمان هەیە و لە ئایندەیەکی نزیک جا پشت بەخوا ئەمانە زیاد دەکەین و فراوانتری دەکەین. نرخەکانیشمان هەمان ئەو نرخانەیە کە لە نەخۆشخانەی بەخشین دانراوە و نرخەکان ئاستی نەخۆشخانەیە بۆی هاوڵاتێک لێرە سەردانی کلینیکەکانمان بکاوە بێتە نەخۆشخانەش هەمان تێشوی هەیە بەنسبەت ئێمەوە. بەنسبەت ئەوەش کە جەنابەت فەرموود ئێمە تەبان دەتوانین بڵین بەخشین ڕەچەشکێن و داهێنەری ئەم ستایلە ئیشکردنە بوو کە بە نرخی کەم و کواڵەتی بەرز بتوانێت خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بکات و تا ڕادێکیش سواز بۆخوا توانیمانە ئەمەش تێپەڕێنین کە خەڵکێک لە بیداتا پێی وا بوو بەخشین تەنها بۆ خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەتە لەخوا بە زیاد بێ ئێستا ئێمە دەبینین ڕۆژانە ئەو خەڵکانی کە سەردانی بەخشین دەکەن و خەڵکی دەتوانم بڵێم لە ڕوویداهاتەوە ئاز بەرزیشان تێدایە و خەڵکی بەرپرس و پلە باڵای ئەم وڵاتەش سەردانی بەخشین دەکەن. هەموو ئەمانش بەڕاستی هۆکارەکەی یەک شتە کە ئەویش سیقە و متمانەیە بە بەخشین و بە جیهاز و توانازانستی کادیرەکانی بەخشین وای کردووە خەڵکێک سیقەی بە بەخشین هەبێ و سەردانی بەخشین بکات. ئێمە سەرەتا لە گەڵکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشینە پێزانین و پشتیوانی و پیرۆزبایی خۆمان پێشکەش بە بەڕێوەبەران و پزیشکان و کارمەندانی ئەم نەخۆشخانە و گروپی نەخۆشخانە بەڕێزانەکەین کە لە زۆر شوێنی پارێزگاکەی ئێمە و کوردستانە ئەم کۆمەلگانە و نەخۆشخانەیان کردوتەوە بۆ پشتیوانیکردنی نەخۆشەکانمان بۆ بەدەمەوەچوونی نەخۆشەکانمان ئەوەی ئێمە بینیمان بە شێوەیەکی ئەندازیاری باش و بە شێوەیەکی لەسەر بنەمای زانستە تەندروستیەکان بەش و کلینکەکان ئامادەکراون خزمەتێکی باش بە نرخێکی کەمتر لەوەی کە ئیستا لە کەتی تایبەت ئیشی پێ ئەکرێەوە بە نرخێک کە بتوانێت لەگەڵ دۆخ و داهاتی هاوڵاتیە بگونجێ ئیشەکانیان بۆ بەڕێ ئەەکەن بە ئاستێکی باش بە ئەزمونێکی باش بە لەلایەن کۆمەڵێ پزیشکی پسپۆڕەوە کە شایانی ڕێزدێگرتنن ومێ دەکەم ئەم هەماهەنگیە پتەوە لە نێوان نەخۆش و ناوەندە تەندروستیەکانە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتیە بەردەوام بێ بۆ مەرجەی کە ئێمە چاومان لەسەر باری تەندروستی هاوڵاتیانمان بێ باری دارایی هاوڵاتیانمان بێ چاومان لە بژێوی ئەوان بێ بای ئەوەندەی چاومان لە داهات و گیرفانی ئەوان بێ بە سوپاسەوە ئەم جۆرە نەخۆشخانانە لە کوردستانە و بەخشین وەکو نمونەیەکی زیندوو یەکێکە لەوانەی کە بە خەمی تەندروستی نەخۆشەکانەوەیە و ئەوەی کردووە بە ئەولەویەتی کارەکانی خۆی بە دەمەوچوونێکی بەردەوامی 24 کاتژمێری هەیە و لە دۆخی چەند ساڵی ڕابردووی تەندروستی شارەکەمانە هاوشانی کەرتی گشتی توانیوێتی خزمەتێکی باش پێشکەش بە هاوڵاتیان بکە. ئەمە زۆر گرنگە کە خەڵک بتوانێت دەستی بگا بە نەخۆشخانەیەک لە هەر کاتێکا بیەوێ و ئەو بارودۆخە گشتی کە بەداخەوە خراپ ئیدارەدان و سیاست هێناوێت یەکایەوە کاری تێنەکەن
و ئەو خەڵکانەی لێرن بە دڵسۆزێکی زۆرەوە بە زانستی و ئەزمونێکی زۆرەوە بێن بە دەمیەوە کارێکی زۆر گرنگە لە ڕابردووە ئەگەر پشتیوانی ئەم جۆرە نەخۆشخانانە نەبووایە ئەوە کەرتی تەندروستی ئێمە بە ئاسانی نەیەتوانی ئەو پلەبەندیەی خۆی لە ڕیزی یەکەمی کەرتی تەندروستی عێراق و هەرێمی کوردستانە بپارێزێ بۆیە هەموو ئەم ناوەندانی تەندروستی بە کەرتی گشتی و تایبەت و ئەهلیەوە ڕۆڵێکی گرنگیان هەیە و بە دڵنیاییە و چاودێریی ورد هەیە لەسەر ئەوەی کە چۆن شتەکان بڕوا بەڕێوە و حکومەتی خۆجێوی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی وەزارەتی تەندروستی پشتیوانن بۆ ئەوەی کە بە وردی چاودێری بکەن و لە هەمان کاتا پشتیوانی بکەن بۆ ئەم نەخۆشخانانە بتوانن ئەو ئەرک و خزمەت گوزاریانەی هەیەە جێبەجێکەن بۆیە بەڵێ بەخشینی ژێکێکە لەو نەخۆشخانانی کە توانیوێتی زۆر نزیک بێتەوە لەو خزمەت گوزاریانەی کە لە کەرتی گشتی پێشکەشەکرێن و وەڵامدانەوە و ئەو فیدباکەی لە نەخۆشەکان وەرەی گیرێتەوە دەرخەری ئەو ڕاستیەیە کە نەخۆشخانەکە توانیوێکی تا ئاستێکی باش خزمەت بە نەخۆشەکان بکات. دەزای خەتوازی بەخشین وەکو هەمیشە لە خزمەتی هەژارandایە و لە بەرنامەیدا هەیە دەستگای خەتوازی بەخشین لە دەروی وڵاتیش دەستگای نەخۆشخانەی بەخشی بکاتەوە لەو وڵاتانەی کە پێویستێکی زۆری کەرتی تەندروستیدا هەیە. ئێمە دەزانین لە ئێستاە لە زۆربەی وڵە وڵاتانەی کە هەژارنشینن وەکو کەرتی غەزا وەکو سووریا وەکو ڕۆژئاوا پێویستێکی زۆرمان هەیە بە کەرتی تەندروستی و کۆمەڵێ فەقیر و هەژاری زۆری تێدایە. ئەوێت کە دەزای خەتوازی بەخشین بە شێوەی ئەو خزمەتی کە لە کوردستانەکە بە مسلمانانی تریشی بگەێنێت. سوپاس بەخوای گەورە دەزای خەتوازی بەخشین توانوێتی لە کەرتی غەزەیە هەم کردنەوەی نەخۆشخانە بکاتەوە هەم بژانەوەی بەشی تەواوی یەکی لە نەخۆشخانەکانی کەرتی غەزە بۆی نەژم بکاتەوە.